لە هەموو کوردستاندا 145 تۆرمان پێویستە، بەڵام زیاتر لە 400 تۆرمان هەیە بە حکمی ئەوی 600 پرۆژەی نایاساییشێ لە کوردستان ئەوان جۆگە ئێمە ئیژەکەن. خاوەنی چێڵگە پەلەوەریەکان گرفتیان هەیە لە ڕووی نرخ و ناردنی بەرهەمەکانیان بۆ خوار و ناوەڕاستی عێراق و هاوکات لە ناوخۆشدا نرخ بەردەوام گۆڕانکاری بەسەردادێت و نرخێکی جێگیری نییە مریشێک لە ناو پارێزگای سلێمانیدا. من بۆ زانینی زیاتر چمە لای نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵی چێڵگە پەلەوەریەکە کاک نازم سڵاوت لێبێ لێسەدا نرخی مریشێک چیلۆی بە چەنە؟ زۆر سپاس بۆ بەڕێزت. لە ڕاستیدا نرخی مرێشی شەی ڕابردوو بە 2000 دینار بووە. ئەمە زەرەدێکی کوشندە و ماڵوێرانەیە کە بۆ خاوەن پرۆژەکان لە هەرێمی کوردستاندا، بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان خۆی بە شێوەیەک نیشاندا کە بێلایەنە. ئێمە هەزار جار لەوانەیە لەم پەیجە جوانەی بەڕێزیشتە وتپێتمان حکومەت وەرە نرخمان بۆ دابین کە با ساڵ 12 مانگ یەک نرخ بێت. ناکرێت تۆ یارمەتیم نەدەی بەم هەموو سارد و سەرمایە، بەم هەموو غاز گرانی، بەم هەموو گاز گرانی نرخەکەش خاوەندەواجین بە زەرد و زیانێکی بیفرۆشتەوە. کێشەی دووەمان ڕێگای بەغایە لەلایەن بازگەکانی حکومەتی عێراقیەوە مریشک هەناردەی خوار و نیوەڕاستی عێراق ناکرێت. ئەکرێ بەڵام بە شێوەیەکی ناڕەسمی نەک ڕەسمی. ئێمە نامەوێ بچمەوە سەرەوە تەفاسیلەوە بۆی ڕێگاکەمان زیاتر لێ قورس نەکەن. بەڵام من دوێنێ شەو لەگەڵ بەڕێز کاک هەرێم سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش قسەم کرد، کتابێکە نووسم بۆ هەموو لیستە کوردستانەکان لە پەرلەمانی عێراقدا. ئومێد دەکەم هەمویان بێنە سەرخەت بە حکمی ئەوەی هەولێر و دووەک و سلەیمانی یەک مەعاناتیان هەیە بەناو بازگەکانی حکومەتی عێراقدا تێپەڕن. بەڵام ئومێدی ژەکەم خاوەن پرۆژەکان لە کوردستاندا خۆیان بگرن، هیچی تر زەرەر لە خۆیان نەدەن، 3-4 شەو خۆیان بگرن بۆی ئەم نرخەی کە هەیە زەرەدێکی کوشندەیە بۆتان خۆتان بگرن بۆی کەمێک لە نرخەکەی بەرز بێتەوە، کەمێک لە زەرەتەکەتان بەرز بێتەوە، ئەو کاتی بیکەنە ناو بازاڕەوە. باشە نرخی مریشێک ئەم یاریە بۆ ئەکە کاک نازم بەردەوام لە گۆڕانکاریایە مانگە لەمە پێش بە چەند بوو؟ برای بەڕێزم جەنابەت لەوانەیە بزانین نێزەکەی 7 مانگ بۆ 8 مانگە بێ مریشێک لە 2600 دیناریەوە یاریەکە تا 2000 ڕۆبێک. بەڵام هیچ کاتێک لەم 6 مانگەدا وەک ئەم هەفتەی پێشووتر دانەبەزیوە لەبەرەوەی کیلۆیە مریشک بە 2000 دینار بێ ماقولیەتی تیانە. تۆ هەموو هۆڵێکی 20,000 بە تعداوە ئەڵمبایی 20 میلیۆن دینار غاز و گاز سەرفەکە. تێچوونەکەی کیلۆیەکی تێچوونی مریشکەی 2400-500 دینارەکە بە تعداژەوە ئەڵێم لە سەرانسەری عێراقدا بە تایبەتی لە کوردستاندا لە دووهۆک و زاخۆ تاگاتۆ کەلار و کفری نیو کاسڵێک هەیە ئێستا باشە لە 150 بۆ 60 پرۆژەکانی کوردستانی وێران کردو. ینی واتە خاوەن پرۆژە لەم کاتەدا نەک بە 2000 دینار کیلۆیە مریشک با بە 4000 دیناریش بەهۆی ئەو ڤایرۆسە کوشندە و کاتوە ئەو نرخە خراپەی کە هەیە مایی خۆی بۆ ناگرێتەوە، ئەو تێچوونی خۆی بۆ ناگرێتەوە بە هیچ شێوەیەک. باشە کاک نازم بەردەوام قسەیەکە کرێ کە وترێ پرۆژەکان زۆرن ئەو بەرهەمەش ئەوشی کە بەرهەمیت زیاترە لە پێویستی کوردستان. چەندی پێویستە پارێزگایشی وەکو سلێمانی چەندیش بەرهەممانەیە؟ برای بەڕێزم لە سلەیمانی بە پێی خواستی تاک ساڵانە هەموو نەفرێک 24 کیلۆ گۆشتی مریشکی بۆ دانرەمە ستاندارە کە بیخوا. ئێمە لە سلەیمانی لە قەڵازێەوە تاگاتە کەلار ئەگە 2.5 میلیۆن بین ئەم 2.5 میلیۆن زەڕ 24 کیلۆکەنی کاتە 600,000 تر زیاتر لە 200,000 تەرمان هەیە بەس لە پارێزگای سلەیمانی. لە هەموو کوردستاندا 145-146 تۆرمان پێویستە، بەڵام زیاتر لە 400,000 تۆرمان هەیە بە حکمی ئەوی 600 پرۆژەی نایاساییشێ لە کوردستان ئەوان جۆگە ئێمە ئیژەکەن. ئێوە پرۆژەین کە ساین ڕێژیان چەنە؟ 1950 پرۆژەیە ئەگە هەڵە نەبم پێک دێ لە 2800 هەڵ جگەر لە نایاسایەکان.